مام جەلال ئینسانێکی کوردستانی بوو و هیچ پارچەیەکی کوردستان و هیچ حزبێکی کوردستان نەماوە کە مام جەلال بە شێوەیەک لە شێوەکان یارمەتی نەیاوە. یعنی تەنانەت بعض حزب مەسەڵەن وەکو حزبی دموکراتی کوردی سووریا مام جەلال مباشر لە دروستکردنی تیا بووە، یارمەتی یاون لە 57 لە ئەوەکە. بێژگەلەوە مەسەڵەن ئەیتوانی ئەوە کە مەسەڵەن مام جەلال لە ئەوە بوو کە قاسملو ترۆرکرا لە ئیران تعزیە بۆ قاسملۆی دانا، ینی خۆی لە ئەوەکەی ینی مام جەلال ئەیزانی چۆن ئەو تۆڕە مام جەلال یەک لەوانە بوو وەکو چۆن مەسەڵەن چوو لەگەڵ بۆش دانیشت و دوای نیو ساعتێک چوو لەگەڵ ئەحمەدی نەجاتیشی دانیشت. ئەگەر ملاحەزە بکەی لەم فترە هەچی ئەحزابی کوردستانی کە قسەیان کردووە گوتیانە مام جەلال کوردستانی بووە، مام جەلال وا بووە، مام جەلال کەس نەماوە یارمەتی ئێمەنەیە لە باشوورەوە بگرە تا ڕۆژهەڵات تا ڕۆژئاوا. بێژگەلەوە ئێستا قسمێکی زۆر لەو حزبانە ئەڵێن ئێمە ڕێباز بەردەوامە بن لەسەر ڕێبازی مام جەلال نەک یەکێتی نیشتمانی، ینی دیارە یەکێتی نیشتمانی و ئەندامانی سەرکردایەتی وا ئەڵێن. بەڵام من گوێم لێ بوو بگرە لە حزبەکانی کوردستانی تورکیە و هەڵات و ڕۆژئاوا هەموو ئەڵێن ئەو ڕێبازەی مام جەلال ئێمە ئەو ڕێبازە بەرنادن چکە ڕێبازێکی سەرکەوتووە.